کەسانێک هەیە لەو کەسانەی کە دەچن بۆ عومرە چەندەها ساڵ چاوەڕێ دەکات، دەغیرە دەکات، پارە کۆ دەکاتەوە حتا بەو حاڵە پارەی عومرێک پەیدا دەکات. دەڕات بۆ عومرە، بەڵام لەگەڵ ئەوەدا لە جیاتی ئێوەی داوای دوعای خێری لێ بکەین، هەندێکمان داوای هەدیە و دیاری لێ دەکەین. ئەو بەو حاڵە کردووەتەنی جەرگی بۆتە ئاو هەتا پارەکەی عومرەی پەیا کردووە، ئێستا ئێمەش هەدیە و دیاریمان دەوێت. تکاتان لێ دەکەم بام عادەتە تەرک بدەین، بە تایبەتی مەبەستم ئەو کەسانەی کە نیانە. ئەیگینا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تەهادوا تەحابوا، هەدیە و دیاری بدەن بە یەکتری بۆی خۆشەویستیتان زیاتر دروست بێ. من باسی ئەو کەسانە دەکەم کە نیانە، تەکلیفیان لێ مەکەن. فڵان کەس چوون بۆ لای ئەوە ڕەزیل بوو شتێکی نەدا پێم، چروک بوو نەیدا پێم، کاکە نیەتی کابرا هەیەی دەستی خۆش بە حەزەی بای چیە کڕێ بە خەڵبابی کڕێ. من باسی کەسێ دەکەم کە نیەتی، ڕەخنەی لێ مەگرن، تانەی لێ مەدەن، سوکایەتی پێ مەکەن، بە چروک ناوی مەبن. لەوانەیە دەخیرەی مناڵەکانی هەڵ بچڕی بێ چوو بێ عمری پێ کرد بێ، تۆڵی فڵان کەس ڕەزیلە، نیەتی کاکە نیەتی. خۆ بە زۆر ئینسان کە نەیبوو چی بکات؟ هەدیە شتێکی باشە، بەڵام بۆ کەسێک کە توانای هەبێ بیدا بە کەسێک. سپاس بۆ خوای گەورە ئەوەی کە ئەوان لەوێ بۆ ئێمەی دەهێنن، قوماشە، جلوبەرگە، هەر شتێکی ترە. سپاس بۆ خوا لێرەش مەوجودە. حەزەکەی بڕۆ بە لۆری ئاوی زەمزەم بکڕە، خورما بکڕە، هەموو شتێکەی لای خۆمان. سپاس بۆ خوای گەورە. ئەمە 70-80 نییە، بڵێ هەندێک شتێ لەوێ لای ئێمە نییە. پێویست ناکە ئینسان تەکلیف لە خەڵکی بکا بۆ هەدیە. یعنی خەڵکی توانای نییە چی خۆی قەرزارەکات، بای چەندەها هەزار بای پارەیەکی زۆر ئەشیا و هەدیە و دیاری ئەکڕێ لە کاتێکا لە توانایدا نییە. پێت عیب نەبێت، توانات نییە هەدیە بۆ خەڵکی مەکڕە، هیچ عیبێتیان نییە. نابێ ئێمەش ڕەخنە لەو کەسانە بگرین. هەدیە بۆم نەهێنا، باش ئەو چووە بۆ دووبەی، چووە بۆ تایوان، چووە بۆ سین، یا چووە بۆ عومرە، سەفەری عیبادەتی کردو یا سەفەری تیجارەت و بازرگانی. خۆ لە بازرگانی نەدەڕاوەتەوە، بازرگانی دنیاییە ڕە نە قیامەتی. تکاتان لێ دەکەم با ئەم عادەتە خراپە واز لێبێنین. مەبەستم ئەو کەسانەی کە نیانە. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ لە حەدیثێکی صەحیح بوخاری هاتووە، دەفەرمێن نوهینا عن التەکەلف. نوهینا واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگری لە ئێمە کردووە، نەهی لە ئێمە کردووە تەکلیف لە شتێک بکەن کە لە توانایدا نییە. لە شەریعەتی ئیسلامدا تەکلیفکردن لە کەسێک لە شتێک لە توانایدا نەبێ حرامە. بۆیە با ئەم عادەتە ئاگادار بین. ئەو پیاوە ئەو ئافرەتە لە سەفەری سیاحەت و گەشت و گوزار نەگەڕاوەتەوە، لە سەفەری عومرە گەڕاوەتەوە، توانای هەبوو دەست خۆش بێ خزمەتی خەڵکە، توانای شت نییە گلەی لە خەڵکی مەکەن.